ئینسایکلۆپیدیای کەرکووک چاپکرا و بڵاوکرایەوە. کتێبەکە بەرهەمی 12 ساڵی ماندووبوونی چەند نووسەر و مێژوونووسێکی کەرکووکە و نووسین و لێکۆڵینەوەی مامۆستایانی زانکۆ و هەموو ئەو کەسانی تێدایە کە کاریان لە مێژووی کەرکووکدا کردووە. کتێبەکە لە دەبرگ پێک هاتووە و مێژووی کەرکووکی لە سەردەمی چەرمەوە لە خۆ گرتووە تا قۆناغی دوای ڕەفراندۆم و بەڵگەکانی کوردستانی بوونی کەرکووکی سەلماندووە. توانیمان لە دەبەرگی 6,000 لاپەڕەییدا هەموو مێژووی کەرکووک، هەموو لایەنەکانی کەرکووک، جیپۆلۆتیکی کەرکووک، کەلتور و شارستانی کەرکووک، هونەر لە کەرکووک، لایەنی ئاینی کەلتوری شارستانی، لایەنی ئەدەب و ڕۆشنبیری و هەموو ئەو لایەنانی کە هاوپەیوەستە بە مێژووی کەرکووک لە ئینسایکلۆپیدیای کەرکووکدا جێگەی خۆی کردوتەوە. ئینسایکلۆپیدیای کەرکووک بەرهەمی شەونخوونی 12 ساڵی ئەو ستافەیە کە کاریان تێدا کردو کە نزیکەی 200 مامۆستای زانکۆ و ماستەر و گەلێک لە نووسەرانی تر بەرهەمەکانیانی تێدایە. ئەو کتێبە یعنی کتێبەکە ئەزانچیان هەموو کەرکووکی لە خۆگرتووە. ئەوەی تۆ ئەتەوێ ینی ئێمە ئێستا لە ڕێگەی ئەو کتێبەوە کەرکووکمان ئەهێنی نەماڵەکان ئەو کەرکووکمان کردنا ئەو دەبەرگەوە بۆ هەموو ماڵێک کە ئەڕات ئەزانچە کەرکووک لە ماڵەکەیەتی. ئەمە لایەنێکی دوایەوە ئەمە ئێش و عەزاب و ماندووبوونێکی زۆری خایاند بۆ 10 ساڵە هەر ڕاکەین بۆ چاپکردنی و ئەوانەی ئیمکانیەتمان نەبوو، شوێنمان نەبوو، دژایەتی ئەکراین، ئەیتر قسەمان پێکرا بەڵام کۆڵمان نەدا. لە ئینسایکلۆپیدیای کەرکووک هەر بەرگێک تایبەت کراوە بە لایەنێکی کەرکووک لە قۆناغە کۆن و تازەکاندا و بانگاوێکی گرنگ بۆ پاراستنی مێژووی کەرکووک ناو دەبرێت. من ئەمە با کارێکی زۆر باش ئەزانم دەستی هەموو ئەو نووسەرانە خۆش بێت کە کارێکی وایان کردووە مێژووی کەرکووک بنووسنەوە. هیچ پرۆژەیەکیش بێ کەم و کوڕی نابێت، حتمما کەم و کوڕیشی تایە، بەڵام ئەمە ئەبێتە دەستپێک ئەوەی کە کارێکی تر لە داهاتووە بکرێت بێ کەم و کوڕی بێت لەبەرەوەی تۆکە تا کار نەکەی نازانیت چۆن هەنگاو بنیت. کەرکووک گەیشێکە لە کۆنترین شارە مێژوویەکان، بەڵام لە ڕابردوودا نەتوانراوە تەواوی مێژوەکەی بخرێتە لاپەڕەکانی کتێبێکەوە. لەم هەنگاوەدا توانرا بە سەرکەوتووی قۆناغ و بوار و کەسایەتی و بەڵگەکانی کوردستانی بوونی کەرکووک بخرێتە کتێبێکی مێژوویەوە. کارۆن محەممەد کورد ساد نیوس، کەرکووک.